نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. ئیسلام لە هەموو جێیەکدا ناسرا. بەهۆی ئەم ڕێکەوتنەوە سەرجەم تیرە و هۆزەکان تێگەیشتن کە سەروەرمان و ئەو دەوڵەتەش کە ئەو نوێنەریەتی دەوڵەتێکی لەو ئاستەدایە بتوانێت لەگەڵ ڕاست و چەپی خۆیدا هاوپەیمانی ببەستێت و ڕێکەوتن ئەنجام بدات، وەک چۆن لە ڕۆژگاری ئەمڕۆماندا دامپێدانانی دەوڵەتان بەو دەوڵەتانەدا کە تازە دامەزراون یاخود سربەخۆیان ڕاگەیاندووە شەرعیەت دەدا بەو دەوڵەتە تازانە و لە ناوەندە نێو دەوڵەتیەکاندا وەک پێوەرێک تەماشا دەکرێت. بە هەمان شێوە بەهۆی ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێکەوتن نامەی هەبوو لەگەڵیان، ئەمە وەک ئەوەوە بوو دانیان پێدا نابێ. جا ئەگەر قوڕەیش دانی پێدا نابێت و ڕێکەوتنی لەگەڵدا مۆر کردبێ، ئیدی بۆچی خەڵکی تائیف دانی پێدانەنین؟ بەڵێ هەمووان یەک بە دوای یەک دانیان پێدانا. بەم جۆرە پێغەمبەر ئەو مرۆڤە ناوازەیە توانی ئەو هەموو سەرکەوتن و دەستکەوتە لە ڕێکەوتنێکەوە بەدەست بهێنێت کە سەختترین مەرجی لەخۆ گرتبوو. لە ڕاستیدا زەمینە سازی فەتحێکی لەو جۆرە بە تایبەت لە هەلومەرجێکدا کە بواری نەبوو بۆ بیرکردنەوە و دەبوایە یەکسەر بڕیاری بدایە کارێکە بێ هیچ گومانێک لە سنووری ئاوازی مرۆڤ بەدەرە و سەرکەوتنێکی وەهایە کە دەکرێت بە موعجیزە ناوی بەرین. ئەمەش خۆی لە خۆیدا زیندوترین گەواهیە لەسەر ئەوەی کە ئەو بەڕاستی پێغەمبەر و ڕەوانەکراوی خوایە، چونکە هیچ مرۆڤێک چەند بلیمەت و لێهاتوش بێت هێشتا ناتوانێت لە ڕێکەوتنێکەوە کە لە ڕووکەشدا بە شکست دەبیندرێت فەتحێکی لەو شێوەیە مسۆگەر بکات. ئاخر چونکە سەرکەوتنێکی لەو چەشنە وابەستەی هێز و ئیرادە و زانستێکە کە لە دەرەوەی توانایی بەشەرە. خوای لە پشت بوو. وەختێک تەماشای ئەو کێشە و ئاڵۆزیانە دەکەین کە ئەو زاتە چارەسەری کردوون، ئەستەمە لە پشتیەوە ئەو خاوەن توانستە ڕەهەیە نەبینین کە دەسەڵاتی بەسەر سەرجەم بوونەوەراندا هەیە. بەدەر لەمە لە پشت هەستانەوەی ئاسان و بێزەحمەتی پێغەمبەر لە ژێرباری چەندەها پرسی ئاڵۆسکا و گرفتاویدا هەست بە چاودێری و پارێزگاری ئەو خاوەن قودرەتە دەکەین کە ڕەوانەی کردووە و لە ئەنجامدا ئێمەش بە تەواوی کیانمانەوە دێینە جۆش و هاوار دەکەین محەممەد ڕەسوول الله صلی الله عليه وسلم. بەڵێ پێغەمبەر کە بڕیارێکی دەدا زۆر بە خێرایی دەیدا، بۆ ئەو بڕیارە خێرایەش دەیتوانی ڕۆبچێتە بنج و بناوانی ئەو بابەتەوە کە بڕیاری لەسەر دەدا. چوو بێتە ناو هەر کارێکیشەوە بە سەرکەوتووی لێ هاتووەتە دەرەوە، داخۆ دەبێت چۆن بێدوا لە سەراپای ژیانی پیرۆزیدا بە شایەتی سەرچاوەکانی سیرە بۆ تەنها جارێکیش چییە ڕێمان ناکەوێت لە کارێک پێویستی بە پینە و چاکردنەوە بێ. بگرە لەو حاڵەتەشدا کە بەلای کەسانی ترەوە نسکۆ و لەرزە پێکەوتنن، هەر هێندەی ئەو سەروەرە دەزداتە چمکێکی ئیتر لەو شکستەوە سەرکەوتن بەرهەم دەهێنێت و سەرشۆڕی دەگۆڕێت بە سەربەرزی. بەڵێ لە سەردەستی ئەو نسکۆ و تێکشکانەکان دەبوون بە برنەوە و سەرکەوتن، وەک بڵێ بە پێچەوانەی ڕێڕە و سروشت و فیترەتی شتانەوە ڕێڕە و سروشت و فیترەتێکی جیاوازی دەهێنایە مەیدان. ئاشکرایە کە هێنانەدی هەموو ئەو شتانە دەگەڕایەوە بۆ خوای خاوەن توانستی بێسنوور. والله خلقكم وما تعملون. لە کاتێکدا خوا بەدیهێنەری ئێوەش و ئەم بتانەشە کە دروستان کردوون نەشیان توانی بەرگری لە خۆیان بکەن. خوای باڵادەست لە سەردەستی کامڵترین و چاکترین و بەڕێزترین دروستکراوی خۆی کارەکانی بەدی دەهێنێت. بۆچی؟ چونکە بۆ ئەوەی پێمان بڵێ بزانن کە ئەوە بەندە و نێردراوی منە، هەروەها بزانن کە من لە هەموو شتێکدا پشتیوانی دەکەم. خۆ ئەگەر ئێوە ژمارەتان لە ملیۆنەها و ملیارەهاش بترازێت و ئەویش تەنها بەس خۆی بێ، ئەوە بەسەر هەمووتاندا سەر دەکەوێت. بۆچی؟ چونکە من پشگیری دەکەم و سەری دەخەم. لا حەولە ولا قووەتە ئیلا بیلله. کەسیش نابێت ئەوە لە بیر بکات. هەر کەسێک شەڕ دژی کەسێک ڕابگەێنێ کە خوا لە پشتێتی، ئەوە جاری شەڕی داوە دژی خوا. حەزرەتی محەممەد هەرگیز نەبەزیوە و ناشبەزێ. ئەوانەی بەزاندنی ئەو سەروەرە بوو بە ماخۆلانی سەریان دژایەتی ژیری و ناخی خۆیانیان دەکرد. ڕاستتر بڵێم کۆمەڵە بەدبەختێک بوون خەونیان بە مەحاڵەوە دەبینی. خوش ئەو جۆرە کەسانە بە ئاگا دێنێتەوە و ڕایان دەسڵەکێنێت و پێیان دەڵێت بێدار ببنەوە و وەرنەوە خۆتان، ئەی ئەوانەی سنووری خواتان بەزاندووە. وەختێکیش لە ئاستەم و ئەوانە ئاوەزیان کول دەبێت دەربەدەریان دەکات و لە ناویان دەبات. بەڵێ دژایەتی و بەرهەڵستی حەزرەتی محەممەد کارێکی ئەستەمە، چونکە
پشتیوان و سەرخەری ئەو خوایە. تەنانەت لە جێیەکدا لە بەرامبەر شتێکی زۆر بچووکدا کە لەلایەن خێزانەکانیەوە دەرحەقی کرا، تاقانە پارێزەرەکەی دڵنەوایی دەکات و پێی دەفەرموێت خواد لە پشتە و ئەو پشتیوانتە، فریشتەکانیشت لە پشتن و ئەوانیش پشتیوانتن. ئەلتەرحیم واتە سەرجەم هاونشینە ڕۆحانیەکانی ئاسمانەکان پاڵپشتی لە تۆ دەکەن، جاکە سەربازانی تۆ ئەوان بن، ئیدی چۆن ملیۆنەها و ملیارەها غیرەتی ئەوە دەکەن دەست بهێنەڕێت. ئەوەشی بەو کارە هەڵسێت سەری خۆی داوە لە بەردێکی ڕق و شکاندوێتی. بەڵێ ڕەنگە خوای دلۆڤان جارێک 10 جار 20 جار یان 30 جار مۆڵەتیان بداتێ، ئەمەش بۆ ئەوەی لە دوا ڕۆژدا هیچ بیانوێکیان نەمێنێ. هەروەک پێیان بڵێ باش ورببنەوە و چاک تێبگەن و وەرنە سەر ڕێگەی ڕاست، تاوەکو لە قیامەتدا هیچ بڕوو بیانوێکتان نەمێنێ. بەڵام کاتێکیش دەیانگرێت و تۆڵەیان لێدەسەنێتەوە بە دەربڕینی فەرمودەکە، هەر ئەوەندەی گرتنی ئیدی دەربازبوونیان بۆ نییە و تۆڵەیەکی بە ئازار و توندیان لێدەسەنێت.